پێز بێ 6 مێزمان پڕ ئەشیا بوو ساعت 6 سبێنە تەلەفۆنیانەوە کردم گوتیان وەرە ماسیعای لێدا نە مێزمان نە ئەشیامان هیچ نما هیچی لەی گەرمی تەنها یەک پلەیە ماوەی چەند ساڵە خەریکی ئەو کارەی خۆیان خۆی لە 20 ساڵی کەلوپەلەکان باری ئۆتۆمبیل دەکەین و هەروەها بەڕێ دەکەین بۆ تەیراوە زۆر بەمادوونە هێک بێتە جێمەویشی پێ ناکرێ بانزان 750 تەماتە 750 خيار 750 پۆرتەقالیەوە شیرنە ینی ئەگەر پۆرتەقالی بیشیرنە ئەشیاکانی سەرەوە هەموو جوانە کابرا گوتی لەگەوشی کوز غارەی دەژێ شەر لەگەکین تێکەر بووە ئیشەکەش ماو هەیە کاتژمێر 5:30 بەیانیە و هاتوون ئەڵقەیەکی تری قورجی شێر تۆمار بکەین لێرە لە گومرجی هەولێر کەلوپەلەکان دەکڕین بۆ ئەوەی کەلوپەلی جوان و تازەت بەدەستکەوێت دەبێ بەیانیەکی زووەکەی دیت ئێمە کەلوپەل و سەوزەکان لێرە دەکڕین و دەیبین لە بازاری تەیراوە لەگەڵ کاکسابیر کە من ئەمڕۆ شاگردی ئەوم ساغی دەکەینەوە و دەیفرۆشین جا پلەی گەرمی تەنها یەک پلەیە و کاتەکەشی زووە یعنی دەبێت زوو هەڵسی لە خەو بەو پلە گەرمیە کەمەش کە زۆر ساردا کەلوپەلەکان دەبین لەگەڵم بن و بۆ ئەوەی کەوا کەلوپەلی تازە و جوان بکڕین و بیبین بۆ بازاری تەیراوە سەوزەکان دەهێنین لێرە باری ئۆتۆمبیلی دەکەین و چۆن تەماتە و بیبەر و هەروەها باخڵە و ئەوانەمان بار کردووە لێرە کەلوپەلەکان باری ئۆتۆمبیل دەکەین و هەروەها بەڕێ دەکەین بۆ تەیراوە لەگەڵ کاکسابیر لێوە دەیفرۆشین و ئیدی دەست بە کاری بەقاڵی دەکەین وەستا سابر ئەو جەوە لە گومرجی هاتینەوە ئەشیاکان لێرە چ ڕێک بێخین چ بینم چ نەینم کاکە بسمیلای بکە دووسە لە بیبەر منۆ بینە دووسە لە بیبەر بە بسمیلا دەست پێکەی یا بسمیلا دووسە لە بیبەرانە ببین ئەوەش بینم ئەو سەر لە بەنجانەش سەر لە بەنجانەش ستاچ بینم ئەوە بازانە ئەوە کودی لە ژۆر هەیە کودی بابەتە جوانەکانمان لێرەیە تەماتە خیار کودی بەنجان ئێرە هەزاریە و لە خوارەوەش بابەتە هەرزانەکانە کە 750ە تەماتە خیار بەنجان و کودی تەماتە 750 خيار 750 بەنجان 750 تەماتە 750 خيار 750 بەنجان 750 بە هەزاریە پیاز بە هەزاریە بە تەماتە خيار بەنجان کودی بە 750 ئەشیاکانی سەرەوە هەموو جوانە 50 تەماتە 750 خيار 750 ئەو بەنجانە جوانە 750 خيار 750 هەر تێر دەگری 750 وەستا سابیر ماوەی چەند ساڵە خەریکی ئەو کارەی خۆی لە 25 ساڵی 25 ساڵ ئارێ وەڵڵا یعنی هەر لە بچووچەوە گوری هەر بەستە پێیانگەر گوتم ناو وەزایمە ینی بادشت هەر خەریکی ئەو کار بەرێ بەرێ باشە بابەتی ماندیبوون و ئەوانە ینی ئەو ئیشا پێم وابینە شووتان هەیە زۆر بەمادوونە زۆر بەس کابرا بەتی لێ ڕەهاتینە لە وەزەکە لێ ڕەهاتینە هێک بێتە جێمەویشی پێ ناکرێ بۆ چەند سارەوە ئیشمانە کابرا گوتەوە لێ ڕاتین لە وەزاکەی پێم بێ مشتری خاصی خۆشتان هەیە لەگە هیچ زانیە ئەوانە چەند سارەوە لە کەمە شایدەمە مانای کابرا یەک جار بێتەکە دووەم جار دێتەوە کنەما ئەو مەرسکی شاز نەمی ناینی ئەو بابەتانش پێم وابێ هەر دێ چلوەیەک دو چلۆ دەبا ماڵی لێرە بێ و ڕۆژی پاشی دێ بابەتی نوێ دەبا ئیت کەش دێ مەتیقیت کەش دێتن مەتیقی دووریش مێ مەحمێنی مێ دێتە کنەما چەند کەس لێرە کار دەکەن وەڵا ئێمە ماشەڵڵا سات پێنج نەفەری ئارێ وەڵا جگەلەوە ئەو ڕۆژانی کە باران بێ کارەکەتان ئیزعاج نابێ لە بەروێ ها چەند ساڵێک لافاوشت هەبوو لێرە وەگەر لافاوی زۆر زەحمەتەیەکوانە بەس باشە معنای برێ ئەوە دوو سارە لافاوشمانێ لە خۆی بەزیادی باشە ئەگەر لافاو بێ ئیدی هەموو بەرهەمەکەت دەڕوا بەخوای 2011 بوو 12 بوو تقریبان
پێز بێ 6 مێزمان پڕ ئەشیا بوو ساعت 6 سبێنە تەلەفۆنیان لێ کردم وتیان وەرە ماسیعای لێدا نە مێزمان نە ئەشیامان هیچ نما هیچی سەمان پیکە بە تەماتەشی لە پێش دوکانیماندا نابوو هیچ نما ناوەڵە هیچ نما بەس ئێستا باشترە زۆر باشە مەس بێ ئەو سای شش گەلە چاچاکردیان 2 مانگ 3 مانگ لەوەی پێشتر ئەو مەزرایەخانە کردەوە نەحمەتی خوای بوو بابەتی تەندروستی پشت بەژان نەکەتووە لەوتی ئەمە لە گومرجی هاتوونەوە ئیدی هەر لەسەر پێیانی و مە معادی لە سەپیانیشمە زۆر زۆر عیشی زەحمەتە بەس نارێمە سمە لێ ڕاهاتیە ئەرێ وەڵا ئەوە ئەگەر نەخۆشکەوی ئەو ڕۆژەنێ ئیش پارەی نابێ نەنا احتیاجەکەمە شریکی لێرە ئەم مەسەلەن ئەمە سێ شریشین ئەو ئیشەکی هەیە ئەم ئیشەکەمێ نەخۆشیەکە تازیەکە پێویست بێ سرعاتەکە میوانداریەکە ئەو یەکدر ئیزن زۆر احتیاجە مەسەل ئیشەکە تەبی نەخۆشە بێ احتیاجی مشتری بە دوای سبێنان زوو دێتە دەرەوە هەتا شتی باش ببات تۆشتی ئەمە بە بەردامشتی باشمە هەیە ئەو خلاص بێ زۆری ماشڕدی دوکانمە پڕ ئەشیا شتی دەرەجێکمە ئەو خلاص بە بەردام بە سێک ڕوو دەکەینەمە برێن ئەو برێن مەحتەر بین ئەومان نما ئەومان بە بەردام هەیتمە شتی باشیش نەبیناینن نا ئەمەشت باش نەبینانی یعنی 25 ساڵە خەریکی ئەو وەزعینە 25 ساڵە والله سەوزە و ئارێ والله خیار و تەماتەی بالفعل حتى مشاكم زام كوكونيا استعمل شيء وكوكونيا يعني ئەوەی خۆمانە دەناسیەوە لەگەر دەرەوە ديكو استوى ايرانيه وانا ايرانيه او عراقيه بياز ايرانيه عامس تركيا بس اوانا الشيء الموسى القصور كرسي خمانيه كلام قرابيته وخاصه اوانا خمانيه ئەوە سعرەکانی ها زستانان هەیە پیاز گران دەبی پیاز لە بیرم زستانێکی پیاز سەری بوو چ پرتەقال لێ وقت كورونا ببير مالي تا 3000 روش هم بس 3000 روش پیاز نبو اشتكى نبيتن معي لسلادني ما تشكمش روجان دفلوشي مثلا او ركابو ب 1000 دم سبينيكا دبتا 500 سبي دبتا 1500 سبي دبتا 1000 وش سعرك اما لقى روجانه درك او سعرك كم زياده دكاتره كم زياده هذيكم وش سعرك زستانان عاده او بابتانا هرزانيان هاوينان تمام ليس فرقين جاربي هاوينان بهم هاوينان هرزان ترى بهم هم مسك هرزان لك سبي هولي رسمي خمان هم بيكو في رادقات كسي او مسك دريديت اوه عليه والله يعني رزق خۆمان باشترە هەرزانتریشە باشترە بەتانترشە ئەوانیکە زراعەت دەکەن قازانج دەکەن ئادیکو هەم پێکۆ پێڕادەگاتنی خۆمان بەتامترە جێزە ئەگەر ڕەنجی کوبی جووە ئەوەی باشە پڕتەقالیەوە شیرنە بێتامیش دیارە بەسەوە بەهام شیرنە ینی ئەگەر پڕتەقالی بی شیرنە ئەمەی لەو زۆر ڕەنجی ناشیرنە ملۆ نمونە وەرە تێدانێ سە برێم شیرین تێدانی هەم شیرنەوەنە هەم باشە ئەگەر بگەڕێەوە پاش هەمان پیشەی هەڵدەبژێریەوە بەێ بەڵێ هیچ کا بگە لە خین تێکرد بووە برێمە لێرە لەو سەعی بوون 2002 ئێرەمان لێ تێکچ گۆزانین ئەو دیلا قاعی پشقەڵستانە برێ جێم خراپ بوو کە وازم هینا 2 سال 3 سال وازم هینا هەمیشکم لەسەر وەزعی بوو کابرە گوتی لەگە وچی کوز غارێ دەژێ لەگە خین تێکرد بووە ئیشەکەشمە ئەو هەیە يعني ربطي بوي نییە کە توش بووی باخۆت عزت لێ ئێستا برێت و لە 20 ناوەزعشیبی زۆر زەحمەتەکە واز بین بەرنامەکەی من بە ناوی قورجی شێرە بەێ زۆر زۆرش هەرجارەوە ینی ئەو پیشانە تاقی دەکەمەوە کە پارەکەیان لە قورجی شێردا زەحمەتە حالاتی مەسەر ئەویشەیە چکە زۆر مەمادومینێت کە زانام شەکەش دیتێ گومرکووە هەتا دەیکڕی زۆر هیلاک دەبی هەتا دەفرۆشی زۆر هیلاک دەبی و ئەگەر بژمینێتەوە هەموو خەسارێ نەمە خەسارمانە دوو بەڕاتمان لە زۆرەیە هاوین دوستان برێ ئەومانە خستما خەسار لەخوای بە زیاد نانا برێستی بە نوێ ڕوو دەکەین ئەمە ئێستا سبێنێ من سبێنێ هەتا نێوڕان جێش ڕوو دەکەم عساریش لە هێوانان ڕوو دەکەم ئەها بە نوێ ڕوو دەکەم بەتازە ڕوو دەکەم نەماوە ئەگەر شتێک هەبێت خۆشحالم بەڕێزی شاگردی تو بووم بەڕێزیەت و پێما ئیشی باشم کرد زۆر ماشەڵ هەدەری سەنسا ناوەزعی لەگە من بەرنامەی قورجی شێر ئەو بەرنامەیە کە هەرزارە و پیشەیەک هەڵدەبژێرێ یعنی من گەر ئەم جلانەم نەپۆشی باو نەهات بام خەریکی ئەو سەوزانە نەبام ڕەنگە نەمتوانی با ناڕەحەتی و هەروەها زەحمەتی ئەو کەسانە شام بدەم کە ئەو کارە دەکەن
چەند میدیایەکی تریش ئەو بیرۆکەیان وەرگرتووە و ئەو دەست پێشخەریە کە 1964 کردیتی بەکاریان هێناوەتەوە. قورجی شێر لە وەرزی یەکەمدا ئەمە کۆتا بەرنامەیەتی، بەڵام لە وەرزی دووەمدا دووبارە دەست پێ دەکاتەوە و بە کۆمەڵێک بەرنامە و بە کۆمەڵێک پیشەی جیاواز دەست پێ دەکاتەوە. وەستا من ئیشی ئەوڕۆم تەواو بوو. دەست خۆش بێ. ئەکەکەمان چەندە دەوڵێ ئەوڕۆ نەکەنێت شاگرد بوو. هەچەندی بدەم لێت خەسار نییە. پارەکەت حلال کردیە. ئەوڕۆ بەرەکەتە. ئەوڕۆ بەرەکەتە. بە پێری ئیشەکە لەوان لۆ زیاد کرد. ونیە؟ خوارس کردایە. ئەتوو بەڕێزی خۆشحاڵم بەڕێزی سەرچاو. ئەم 10,000 پارەی هیلاکی و ماندووبوونی ئەمڕۆ بوو لە بەرنامەی قورجی شێر کە ئەمڕۆ پیشەی بەقاڵیمان تاقی کردۆ شاگردی بەقاڵ و لە گومرک سەوزەکانمان هێنا و لە تەیراوە ساقمان کردەوە فرۆشتمان لە کۆتاییدا من توانیم 10,000 بەدەست بێنم لە ئەڵقەیەکی تری قورجی شێر. ئەمە کۆتایی وەرزی یەکەمی قورجی شێرە. لە وەرزی دووەمدا بە کۆمەڵێک پرۆگرامی جیاوازەوە ئیدی دەست بەکار دەکەینەوە. تا وەرزی دووەم خواتان لەگەڵ.